بناوی خوای بەخشندەی میهرەبان، حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برایانی ئازیز، خوشکانی بەڕێز، سبەی ئینشاء الله جەژنی قوربانە و داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی طاعەت و عیبادەت لە هەموو لایەکمان قبول بکات. هەندێک ئاداب بە ضرور ئەزانم عەرزی بەڕێزتانی بکەم، ئادابەکانی جەژن، بەو هیوایی ئینشاء الله جەژنەکەمان زیاتر و زیاتر نزیک بوونەوەمان بێ لە خوای پەروەردگار بۆ دوورمان خاتەوە لە هەر کار و هەر کردارێک خوا پەنامان بدا کە خوامان لێ ئەڕەنجێ. بەڕێزان، یەکەم ئەدەب لە ئەدەبەکانی جەژن و نوێژی جەژن ئەوەیە کە ئینسان خۆی بە جوانی بشوە بۆ نوێژی جەژن و جلوبەرگی جوان لەبەر بکە و ئەگەر هەیبوو لە ماڵە ڕۆن لە ڕیش و سەری بدا، قژی سەری، و بۆنی خۆشیش لە جلوبەرگەکانی بدا. ئەمە ئەگەر دەستکەوت و هەبوو. بەڕاستی خۆجوانکردنەوە بۆ نوێژی جەژن خۆی بۆ خۆی بەڵگەی گرنگی پێدانی تۆیە بە جەژن. جەژن ئەوەیە کە ئینسان بۆ نوێژەکە خۆی ئامادە بکە. هەنێک کەسێ بۆ نوێژی جەژن ئێمالی ئەکات، خۆی ناڕازێنێتەوە، خۆی جوان ناکاتەوە، کە ڕۆیشتەوە بە ماڵ و بۆ گەڕیان خۆی ئەڕازێنێتەوە. ئەوە مخالەفەی ئەو ڕێ و ڕەسمەیە کە پێشینان و پیاوچاکانی ئێمەی لەسەر بووە. دووهەم، خۆشەویستەکانم، نان خواردنمان با بکەوێتە دوای نوێژی جەژن. ئەگەریش قوربانیمان هەبوو زوو سەرمان بڕی، لە گۆشتی قوربانەکەی خۆمان بخۆین. ئەسڵ وایە، مەگەر ئینسان لەبەرەوەی بۆنی دەمینێ، مەگەر ئینسان کەسێک مەسەلەن حاڵەتێکی بوو ناچار بوو ئاوا چەند خورمایە بخوا، ئەوە جایە. بەڵام خواردن لە نوێژی جەژنی قوربانە ئەسڵ وایە بکەوێتە دوای نوێژەکە. زوو هاتن بۆ نوێژی جەژن، زوو هاتن بۆ نوێژی جەژن فەستەبیقوا الخەیرات، ئینسانی مسلمانە بێ پەلە بکا و خێرایی بکا بۆ کاری خێر. و بە تایبەت ئێمە لە ساڵێکا دوو جەژنمان هەیە و دوو نوێژی جەژنمان هەیە، بۆیە بێ بەڕاستی خێرایی تیا بکەین و هەوڵ بدەین زوو بگەینە نوێژی جەژنە. هەنێک کەسێ بەڕاستی گرنگی نادا بە نوێژی جەژن، هەنێک کەسێ تاخیر دێ، کاتێ دێ نوێژی جەژن تەواو بووە. ئاخر نوێژی جەژن بەڕێزان نەق بانگێ نە قامەتێ، تۆ نازانی. ئەگەر کاتەکەی بە جوانی نەزانی، دوایی ئەبێتە مایەی ئەوەی کە نوێژەکەت لە دەست دەرچێ و ئەو خێرە گەورەیەت لە دەست دەرچێ. و کاتی نوێژی جەژنی سبەینیش ئینشاء الله لە سعاتی 5 و 10 دقە لە مزگەوتی ئێمە ئەنجام ئەدرێ و ئیتر دیارە بە پێی شوێنەکانیش جیاوازی تیا هەیە لە کوردستانە. چوارەم، خۆشەویستەکانم، ڕۆیشتن بۆ نوێژی جەژن بە ڕێگایەکە و گەڕانەوەش بە ڕێگایەکی ترە. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. لە حکمەتەکانیشی ئەوەیە کە زیاتر ئەو دروشمە و ئەو شعیرەیە لەناو خەڵکا گەورە ئەکەیتەوە، یعنی زۆرتر دیارە خەڵکەکە، و سەلامێکی زیاتر لە مسلمانان ئەکەی، و ئەو ڕێگایش هەمووی شایەتیت بۆدا لە ڕۆژی قیامەتە. پێنجەم، خۆشەویستەکانم، تەکبیراتکردنی ڕۆژی جەژن. تەکبیرات بەڕێزان زۆر سنەتێکی گرنگە، بەڕاستی نابێ ئیهمالی تیا بکرێ. تەکبیرات واتە وتنی الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله، الله أكبر الله أكبر ولله الحمد. ئەم تەکبیراتە لە دروشمە گەورەکانی ئیسلامە لە جەژنە. بۆ جەژنی قوربان، بۆ جەژنی ڕەمەزان ئەوە طبعاً لە ئێوارەی جەژنەوە حتا وەکو کاتی نوێژی جەژنە تەواویت. بەڵام بۆ نوێژی جەژنی قوربان تەکبیراتمان ئەبێ بە تەکبیراتی مطلق واتە ڕەها و تەکبیراتی مقەیەدیش. ڕەهاکە ئەوەیە کە لە هەر کاتێکا تۆ بۆت کرا ئەم تەکبیراتە ئەکەی وەکو زکرێک لە هەموو ڕۆژانی ذیلحیجە و سێ ڕۆژەکەی دوای جەژنیش، یعنی جەژن ڕۆژی یەکەمە، سێ ڕۆژەکەش کە پێی وترێ ئەیام تەشریق، یعنی 13 ڕۆژ تۆ ئەو تەکبیراتە مطلقەت بۆ هەیە بیکەی. بەڵام مقەیەدەکە ئەوەیە کە لە دوای نوێژە فەرزەکان ئەنجام ئەدرێ، ئەویش لە چی شوێنێک لەکەیەوە بۆ کەی دەستی پێەکە خلافەکەیە. هەندێک لە زانایان ئەڵێن لە دوای نوێژی نیمەڕۆی ڕۆژی جەژنەوە حتاوەکو نوێژی عەسری ئاخر ڕۆژی جەژن. هەندێکیش لە زانایان وتویانە لە ڕۆژی عەرەفاتەوە، لە نوێژی بەیانی ڕۆژی عەرەفاتەوە دەستی پێکە هەتا وەکو ئاخر نوێژی ڕۆژی جەژن کە نوێژی عەسرە.
بەڵام ئەم ڕەئی دووەمیانە زیاتر پەسەندە لە نێوانی زانایانە. شەشەم خۆشەویستەکانم ئامادەبوونی ئافرەتانە. طبعا ئامادەبوونی ئافرەتان لە نوێژی جەژنا زۆر گرنگە، تأكيدێکی زۆریشی لەسەر کراوە. حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو عەطیە ئەفەرمێ، عەطیە ئەنصاری کە لە حەدیثی بوخاری مسلمی شاتووە، ئەفەرمێ ئەمری پێمان کردووە کە ئافرەتان دەرکەین، کچ ئازەوەکانمان دەرکەین بۆ نوێژی جەژن، و حتا ئەفەرمێ و ئافرەتانیشی کە لە سوڕی مانگانان با دەربچن، نوێژ نەکەن بەڵام ئامادەی ئەو نوێژە ببن. و کچ ئازەوەکانیش ئەگەر جلوبەرگیان نەبوو، دیارە لەو کاتە جلوبەر کەم بووە، با جلوبەرگی قەرز بکات لە هاوڕێیەکی و دوایی بیداتەوە پێی، یعنی هەر ئامادە ببێ. ئەوەندە جەختی لەسەر کراوە. بەڵام بەداخەوە لای خۆمان گرنگی بەوە نادەین و ئافرەتان نایەن بۆ نوێژی جەژن. لە کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا نوێژی جەژن لە دەرەوە ئەنجام براوە، لە موسەلایەکە، لە پاڵی مزگەوتە شوێنێکە بووە، گۆڕەپانێکە بووە کە نوێژی جەژنەکانی تیا ئەنجام دراوە لەگەڵ نوێژی جەنازەیە، لەگەڵ نوێژە بارانە و ئەو شتانە. ئەو شوێنە تایبەت بۆ ئەوە. جا مسلمانان پیاوان لە پێشەوە بوون، ئافرەتانیش لە دواوە بوون. ئابە و شێوازە ئەنجام دراوە لەو کاتانە. پیرۆزباییکردن لە یەکتری سەلەف و پێشینانی ئومەت کردویانە لە سەحابە و تابعین و ئەوانەی دوای ئەوان وتویانە تەقەبەل الله منا ومنکم، خوای تعالی تاعەتی هەموو لە یەکمان قبوڵ کات. دروست اعتیادیە بڵێ جەژن پیرۆز بێ، خوا مبارەکی کە، ئەمانە دروستە و اعتیادیە. سەربڕینی قوربانی کاتێ وەرەگیری ئەگەر لە دوای نوێژ سەر ببڕێ، قوربانی لە پێشە، ئەگەر لە پێشی نوێژ سەری ببڕی بە قوربانی حساب ناکرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمیار کەسێ لە پاش نوێژی جەژن سەری بڕی ئەوە قوربانیە، بەڵام هەر کەسێ لە پێشە سەری بڕی ئەوە گۆشتێکە بۆ خۆی کردوێتی و بە قوربانی حساب نابێ. نۆیەم خۆشەویستەکانم زۆر زکرکردن. ئێمە نابێ جەژنمان بەڕاستی غەفڵەت بێ، بێ ئاگایی بوون بێ. يعني ئینسانی مسلمان بەردەوام بێ لەسەر ذکر و طاعات و عیبادەتی خوای پەروەردگار، ئامادەبوونت لە نوێژە جەماعەتەکانە هەر پێویستە و ذکرەکانت هەر ئەبێ بەردەوام بی لەسەری. بەڵام ئەوەی تایە ئینسان لە ڕۆژی جەژنە تەوسیعەیەکی زیاتر لەسەر ماڵ و مناڵی هەیە، یعنی فراوانیەکی زیاتر، دڵخۆشیەکی زیاتر. حتا لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێغەمبەری خوا هاتەوە بۆ ماڵ سەیری کرد، دوو کیژۆڵکە دەفیان بەدەستەوەیە گۆرانی ئەڵێن لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆیش دانشت و ڕاکشا لەسەر جێگاکەی، ئەوان گۆرانیان ئەوت بۆ عایشە خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوو بەکر هات فەرمووی چییە؟ شمشاڵی شەیطان لە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی ئەبوو بەکر وازیان لێ بێنە، ئەمە جەژنە، بە هەموو عالم بزانێت کە ئێمە فراوانی هەیە لە دینمانە. و هەر لە ڕۆژانی جەژنە لە ناو مزگەوتە گەنجان، یعنی حەبەشەکان یاریان کردە، گەمە و گاڵتەی زیایان کردە، یعنی ڕۆژەکە فراوانی ئەبێ، فراوانیەکی تیا بێ، ئەبێ زیاتر ماڵ و مناڵت دڵخۆشکەی و ئەبێ زیاتر مەجال بدەی بە یاری و بەگەمە و بە ئەمانەی مناڵان بە تایبەتی و هەرزەکاران ضرورە. نابێت دەرگاکان بەردەوامی دابخرێ، بە تایبەتی ئێستا عوتڵەیە و تەلەبەن مەکتەبی نەماوە ئەوانە، یعنی مەجالێکی زیاتر بدرێ ئاساییە. بەڵام ئاگاتان لێبێ هیچ شتێک نابێت لە سنووری خۆی تێپەڕ بکە، نابێت کارێ بکەین کە گوناحی تیابێ، شتێک نەکەین کە گوناحبارمان بکە. مەڕۆنە ماڵێ لێکەوە کە ژن تەنیا لە ماڵایە و پیاوێن لە ماڵۆ نییە و کە دروست نیەت و بچتە ئەو ماڵانەوە کە مەحرەمت نین، وتەوقە لەگەڵ ژنا مەکە. ئەمانە ضرورن، ئەبێ خۆمانی لێ بپارێزین. دەیەم خاڵ ڕێزگرتن لە یاساکانی هاتوچۆ زۆر ضرورە، زۆر ضرورە. سیارە هەروەکو جاران چۆن لێ خوڕی ئاوا لێ بخڕۆ، پەلە لێ مەخوڕە، سیارە مەدەدەسی مناڵێکەوە کە هەرزەکارە و ئیجازەی نییە، و ئەبێ گەنجان ئاگان لە خۆیان بێ، عەزێتی خەڵک نەدەن بە ماتۆڕەکانیان و ئەکسۆزەکانیان نەکەنەوە، دەنگێکی زۆر ناخۆشی هەبێ. بەڕاستی زۆر زەحمەتە، یعنی ئەوە ئازاردانی خەڵکە، ئازاردانی نەخۆشە. نابێ ئینسانی مسلمان و گەنجی مسلمان و پیاوی مسلمان ئەو سیفاتانەی تابێ بەڕاستی. هەروەها تەرەقە فرۆشتن و تەقەوتهینکردن کە گەنجانێکا مناڵانێکا و ئەو مارکێتانەشی کە ئەو شتانە دێنن بەڕاستی گوناحبارە بن، چونکە ئەوە ئازاری نەخۆشەدا، ئازاری خەڵکەدا. ئەمە هەمووی دروست نییە و لائق نییە و ئەبێ ئینسانی مسلمان خۆی لێ بپارێزێ. داوام وایە لە خوای پەروەردگار طاعت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە. خوایە داوات لێ ئەکەین حەجی حاجیانمان وەربگری، یا ڕەبی خوایە دوعاکانمان قبول بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە بەڵاو مصیبەتی ئەم دنیامان پارێزە، وڵاتمان هەردەم ئەمن و ئەمانی تا بەرقرار بێ، خۆشی و هەرزانی تا بەرقرار بێ. خوایە لە تەفریقە و لە دووبەرەکی و لە ناخۆشی و لە قات و قڕی و گرانی بە دوورمان بگری. آمین آمین. سبحان ربك رب العزة عما يصفون
وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.